شاعر و نووسەر و ڕۆناکبیر و چالاکڤانا کورد بوو. لە کوردستانê êkem afret et hêt hejmartin li çerxê nozdê çûye ber xandinê. Her wesa êkem afreta Kurd bû edbîte endam li hizba xwî bûn û darker û hîwa. Take jin bû li wî serdemî hûzan vehandîne ji bo roja cîhaniya kirêkaran. Zeynep Xan kiça Mela Raûf û kiça Zehwe Xan li Nevrûza sala 1900 li gereka Befrîqendî li bajêrê Kûyê ji dayîk bûye û çavên xwe geş kirine bi jiyanê. زەینەب خان لە ساڵی 1970 واتە لە سەدەی تازە لە سەدەیەکی تازە لەدایک دەبێ و لە وەرزێکی تازە 21 سێ وەک ژنی سەدا من دەیبینم. زەینەب خان کە لەدایک دەبێ با بڵێین وەک هەر مناڵێکی تری ئاسایی لە گەڕەکی بەفریقەندی کۆیە، بەڵام ئەو لەدایک بوونە سەدەیە ئەو وەرزە تازەیە پەیامێکە بۆ ئەوەی خانەوادەکەی یان ئێمە لە ئێستادا تێبگەین کە پەیامێکی بۆ سەدەکەی خۆی پێیە. زەینەب خان li binemala Xadim Sucade ye ku ev binemala ye kesanên ronakbîr û niştîmanperwer û ayînî bûn. Li malbata Nalî û Mewlana Xalidê Neqşbendî û ji layê dayikê ve jî xizma Hacî Qadirê Kûyê. بنەماڵەی خادم سوجادە وەکو دڵدار لەسەر چاوەکاندا باسی کردووە گوایە بەرماڵی پێغەمبەریان لە لابووە پشتا و پشت بۆیان ماوەتەوە لە پیر میکایلی تا دەگاتە مەلا ڕۆفی خادم سوجادە و بنەماڵەکەیان. ئەگەر ئەوان خاوەنی ئەوەندە کتێب و ئەوەندە دەستنووسان ئەوەندە ڕۆڵیان لە کۆمەڵگەی ئەوسا لە ڕۆشنبیری و سیاسی ئەوسا هەبووە لەبەرچی ئەوە پرسیارێکە دەبێت بە دوواداچوونی بۆ بکرێت، دەبێت قسەی لەسەر بکرێت، لەبەرچی پەردەپۆش دەکرێن. زەینەب خان خوشکە هەف برا و ئێک خۆشک بوو. ئەو لە هەمیان مەزنتر بوو. لەوڕا لە پاشەڕوژێ ئەدبیتە مامۆستایە خوشک و برایەن خوا و پاڵپشتیەک ئەپهێز بوو بۆوان. ئەو سەرپەرشتی منداڵی براکانی کردووە، هەروها دڵداری شاعیرش ئەو پەروەردەی کردووە بە خێوی کردووە بە پێی ئەو سەرچاوی بیرەوەریەکانی دڵدار کە دەڵێ مامۆستا و مرشیدی یەکەمم دایکم و خوشتی لە خۆم گەورەترم بووە کە خوشتی لە خۆم گەورەتریشی کە ئەوە زەینەب خانە. زەینەب خان وەک خوشتی گەورەی دڵدار و ئاسەف و هەموو خوشک و براکانی تری ڕۆڵی دایک دەجێڕێ. لە ڕاستیدا دایکێکی پەروەردەکار، دایکێکی فێرکار کە بە تایبەت لە ژیانی دڵداری شاعردا. کچی خۆم وەرە دانیشتە لای باوک، کچی خۆم حەزەکەم بچیتە قوتابخانە و فێر خوێندەواری بی، بۆیە بێکەوە سەفەری بەغدا دەکەین و لەوێ دەنێرمە قوتابخانە بۆ ئەوەی فێری خوێندەواری بی. لە ساڵا 1906 واتە دژیە 6 ساڵاندا babê wê Mela Raûf kiça xutbetin bû Bexda, daku li êkem qutabxana taybet bi kiçan bi navê Rojdiye bixwînît û biçîtet nava cîhana me'rîfî da. باوکی نردوێتێ ماڵی خاڵی زەینەب خانی با بڵێن کە عەبدوڵای خورشید ئەفەندی بووە کە لەبەر خوێندنی داناوە تا لە ساڵی 1906 وەکو یەکەم کچی کورد دێتە هەژمارکردن کە لە مەکتەبی ڕۆژدیەی سەردەمی نامێق پاشای ئەو کچە خوێندوێتی. یەکەم ساڵ بووە ئەو قوتابخانەیە بکرێتەوە
هەڵبەتە وەک هەڵوێستێکی گەورەی مەلا ڕەئوفە ئەوە کە لەو سەردەما بیری کردیتەوە لەوەی کچە گەورەکەی بباتە بەرخوێندن. ئەگەرچی لەوێدا زەینەب خان وەک کچێکی تەمەن 6 ساڵ لەوانەیە ئیرادەی لەناو ئەو بڕیاردانە نەبوو بێ، بەڵام ئەوە نیشانەی ئەوەشە کە هەتا ئەو سەردەمە ئەو پەروەردەیە لە لای گەورە بووە و ئەو ویستە لە لای ئەو حەزە ئەو خۆشەویستە لە لای دروست بووە کە قبوڵی ئەوە بکاتن. 6 ساڵان لە بەغدا خوێندنا خوا دەدومینە و قۆناغا سەرەتایی بدوماهیکتئینە لەوێرێ فێری ئەزمانێ عەرەبی دبە دیفدا بابێوێ ئەچیتە دیفرا بۆ دەڤەرا کویە ڤەد زڤڕینە. زەینەب خان لە 1906 کە دەچێتە قوتابخانە 6 ساڵ لەوێ دەمێنێتەوە تا پۆلی 6 سەرەتایی دەخوێنێ، بەڵام خوێندنێکی چڕوپڕ لە پاڵیدا فێری زمانی عەرەبی دەبێتن، دنیابینی ئەو دەکرێتەوە بەغدای ئەو کات، بەغدای ڕۆشنبیری و بەغدای با بڵێن کولتور بووە. فەقێ خۆشەویستەکان ئەم نەوڕۆ ئاەتێکتان فێر دەکەم ئێوە ئێستا کەلۆتان دەخونمەوە ئەنگۆ لە دوی من دەیرێنەوە. بسم الله الرحمن الرحیم. بسم الله الرحمن الرحیم. قل هو الله أحد. لکویە دژیە 12 ساڵاندا لە حجرەیەن کوردی زانستên شەرعی ئەتخینە مل بملێ کورکان، چەندین پەرتوکên ئاینی وەک گۆڵستان و بۆستان و وێژەیا فارسی ئەتخینە. لە دوای گەڕانەوەشی بۆ کۆیە کە قۆناغی سەرەتایی تەواو دەکات لە بەغدا، دەگەڕێتەوە لە حوجرەی خۆیان لە مزگەوتی خۆیان لە حوجرەی خۆیان کە مزگەوتی خادم سوجادان هەیە، لەوێ لە لای دایکی و باوکی دەست دەکات بە خوێندنی قورئان و زانستە شەرعیەکان و گوڵستان و بوستانی فارسی. لەگەڵ باوکی درێژە بە خوێندن دەدا و زانستە شەرعیەکان دەخوێنێتن و ئاگاداریەکی تەواو لە کۆی زانستە ئیسلامیەکان پەیدا دەکاتن و گوڵستانی سعدی و کۆمەڵێک شاعیری تر بە دوواداچوونیان بۆ دەکا. زەینەب خان لە شارێ کویە دراوسەیەکێ وان جهی بوو، لەوڕا بە دەرفەت زانیت کۆ خۆفێرە ئەزمانێ عیبری بکەتن هێشتا ئەجیێ هەرزەکاریەدا بوو. زەینەب خان بەخۆی هاوسەکانیەوە فێری زمانی عیبریش دەبێتن و لە شعرەکانیشدا زۆر باسی پێکەوە ژیان دەکا. ئەو نەک هەر تەنها باوەڕی بە پێکەوە ژیان هەبوو، هۆشیاری تەواوی بە پێویستی جیاوازیەکان، کۆبوونەوەی جیاوازیەکان هەبوو. ئیتر لە کورد، لە عەرەب، لە تورک ئەو باس لە دۆخێکی سەرو هەستێکی ئینسان دەکاتن کە چۆن پێویستمان بەو پێکەوە ژیانە هەیە. هەر لەبەرەوەشە تەمەشا دەکەین خۆشەویستێکی یەکجار زۆری بۆ خەڵکی هەرمۆتا، بۆ مەسیحیەکانی ئەوسای کۆیە، بۆ جووەکان هەیە و شعری بۆ نووسیون. چەند زمانێکی زانیوە بە تایبەتی کە باسی لە زمانی عیبری دەکەن بەهۆی ئەوە بۆ دیارە لە کۆیە لە بەفی قەندی جیرانێکی دراوسەیەکیان هەبوو، کچێکی هەبوو. ئەو کچە کە زۆر بە منداڵی بەیەکەوە بوونا لەگە زەینەب خان هاتوچیان کردووە، باوکی ئەو کچە حاخامی کۆیە بووە، بۆیە فێری زمانی عیبری بووە. زەینەب خان هێشتا ئەدژیەکێ بچیکدا بوو، ئەو دەما ئەندێشەیاوەیە شعری کارت کرد، لەوڕا هەرتم شعرت خواندن و وێ بخۆژی شعر ڤەت هاندن. باگراوەندی زەینەب خان ئەوە بووە کە هیچ شتێکی غەریب نییە، لەبەر ئەوەی باوکی حقوقی لە ئەستەمبول تەواو کردو، دایکی ژنێکی قورئان خوێن و خوێندەوار بووکە وەکو کچە ئامۆزە حاجی قادری کۆی بووە و لە بنەماڵەیەکی مفتی کۆیە بوونە، پشتا و پشت خوێندەوار بوونەوە، کتێبخانەی گەوریان هەبووە. بۆیە زەینەب خانیش تەبعاً چەکەرەی کردووە، لەو عائیلەی چەکەرەی کردو توانیوێتی کە بەم شێوەیە پێ بگات.
ئەوەی لە ناو زەینەبخاندا هەیە شتێکی ترە، شتێکی تری زۆر خۆڕستکترە، سروشتی ترە کە ناوی دەنێن بەهرە، کە ناوی لێ دەنێن وەعی، کە یەکجار بە شێوەیەکی ناسک، بە شێوەیەکی جوان دەرک بە و خۆناسینەی خۆی دەکاتن و هۆشیارانە مامەڵە لەگەڵ کۆی مەسەلەکاندا دەکات. زەینەبخان فێری ئەزمانên عەرەبی و فارسی و تورکی و عیبری و تەنانەت فەڕەنسی و ئینگلیزیژی دبە. لەوڕا ڕۆشنبیریاوێ ڕۆژ بۆ ڕۆژ گەشێتکەت و بەهێز دبە، ئەدبیتە ئێک لە ژنên کوردên هەری پێشچاف. زمانی عەرەبی و فارسی و تورکی و با بڵێن عیبری و ئەو زمانانەی بەباشی زانیوە، بە تایبەتی فارسی و عەرەبی پێی خوێندۆتەوە و ئاگاداری کۆی ئەو ڕۆژنامە و ئەو گۆڤارانە بووە کە ئەو کاتە لە میسر دەردەچوون و لە بەغدا بەدەستی دەگەیشت. کاریگەری زۆری هەبووە لەسەری بەوەی کە زمانی زانیوە. دیارە ئەوەش کاریگەری خۆی هەیە، کاریگەری باوکیان بەسەریانەوە بووە کە لە بنەماڵەکەیاندا باوکیان کە لە ساڵی 1908 چۆتە فەرەنسا لە تورکیاوەکە ڕۆیشتووە لەگەڵ شەریف پاشا، دوای ئەوە گەڕاوەتەوە تەوان باوکیان کۆمەڵێک زمانی زانیوە، حتمەن ئەوە کاریگەری هەبووە بەسەر منداڵەکانیدا. زەینەبخان ژنێکە چافنەترس و کوردپەروەر و نیشتیمان پەروەر بوو، تەنانەت خۆفێری بەکارئانینا چەکی و ئەسب سواریێت کرد، داکو هەر دەما پێتوی بوو بەرگریا گەل و نیشتیمان و خاکێ خوا بکەت. زەینەبخان کەسێکی بەفعلی بوێر و چاونەترس بووە، وەکو ئەوەی کە شاید حاڵی ژیانی بووە مامۆستا عوسمان ڕەشاد مفتی لە کتێبەکەیدا زەینەبخان و چەند بیرەوەریەک ئەوە دەجێڕێتەوە کە هەمیشەوە خاڵێ خۆش بوو و مامۆستا کەریم شێخانیش ئەوەمان بۆ دەجێڕێتەوە کە ئەو لە سەر قەڵاتیەوە بە سواری ئەسب زۆر جار لە گوندەکەیان لە گوندی مەلازیات ئەو کاتە هاوسەرەکەیان هاوسەری زەینەبخان خەڵکی مەلازیات بووە، لەوێن دەرەوە بە تاقی تەنیا بە سواری ئەسب گەڕاوەتەوە سەر قەڵاتیە. طبعاً زەینەبخان کە هەستی کوردایەتی دیارە هەل لە بنەماڵەکەیاندا دیارە بنەماڵەیەکی نیشتیمان پەروەر و کورد پەروەر بوونە، نەک تەنیا زەینەبخان بگرە دڵداریش ئەگە تەمەشا بکەی دەبینی مەسەلەن کە چ ڕنگدانەوەیەک چ کاریگەرێک لەسەری هەبووە، ئەوە خانەوادەکەیان بوو. لە ڕۆژنامە گەلاوێژدا لە ژێر ناسناوەی کچا کورد بابەتێن وڵات پەروەری و نیشتیمان پارێزی پارڤەتکردن، کاریگەریەک زۆر هەبوو دناڤا ناوەندێن ڕۆشنبیریدا. دیارە زەینەبخان هەروەها بەرهەمی لە گۆڤاری گەلاوێژ بڵاو کردوتەوە، بەڵام کاتێک کە لە هەولێر بووە شووی بە خانەوادەیەکی محافظ کار کردووە، تا ئێستاش ئەگەر ینی ڕێزم لەبوو ئەوەی ینی لە هەندێک عائیلە عوائیلی محافظکار لە هەولێر بڕۆ سەردانی ماڵەکانیان بکە ئافرەت نایە بە خێراتنی پیاو بکاتن، ینی محافظکار بوو هەولێر ئەو کاتە. زەینەبخان لە ڕۆژنامەی گەلاوێژ چەند بابەتێک بڵاو دەکاتەوە لە ژێر ناوی کچە کورد، بە تایبەت چیرۆکێکی بۆ منداڵان و بابەتێکی ترە، بەڵام شعری بڵاو نەکردیتەوە لە ڕۆژنامەی گەلاوێژ. ئەوەش قسە زۆر هەڵدەگرێ کە بە بۆچی من خۆی نەیویستی، گەرنا هەر دەیتوانی لە ژێر ئەو ناو نیشانەش کچە کورد شعرەکانیشی بڵاو بکاتەوە. بەخێرن بەڕێزان، ئێمە حەزبی دارکەرمان دامەزران بۆی خزمەتی گەل و نیشتیمانی خۆمانی پێ بکەین. لە هەر شوێنێ خزمەتکردنی نیشتیمان هەبێت دەبێت ئێمە لەوێ ئامادە بین. زەینەبخان ئەدبیتە ئەنداما دەستەیە دامەزرێنەرێن هەر ئێک لە حزبا دارکەر و هیوا، ئەدگەل برای خۆ ئاسەف و دڵدار و هەڤژینێ خوا سەعید ئاغا ڕۆ لە کورد پەروەرانە ئەدگێران. دیارە زەینەبخان
شانبەشانی براکانی بەشدار بووە لە دامەزراندنی دارکەر و هەروەها دواتر دارکەر بوو بە هیوا لە چالاکیەکانی ئافرەتان ئەو ئافرەتە ڕۆلی کارای هەبووە. زەینەب خان دەستەی دامەزرێنەری حیزبی هیوا و حیزبی دارکەر بووە کە بۆ ئەوسا هەڵوێستێک و بڕیارێکی یەکجار گرنگی بوونی ژنانەی خۆیەتی ئەنجا خێزانەکەی کە لەگەڵ باوچی و ئاسەفدا دەچن بۆ لوبنان لەوێندەر کۆبوونەوە یەکەم کۆبوونەوەی خۆیان دەبەستن کە سینەم خان بە درێژی باسی ئەو چوونەی زەینەب خانی کردیە لەوێدا ڕەوشەن بەدرخانی دەناسیتون و سەرسامیەکی یەکجار زۆری بە کەسایەتی زەینەب خانی دەبێ ڕەوشەن خانە. زەینەب خان دناوا شعرên xwe da giringiyek zor bi biyavê perwerda zarokan daye. 11 şiirên taybet bû zarokan nivîsayîne. Her wesa giringiyek taybet bi mafên afretê daye. Destewajê jin û zelam û nêr û mê her tim di nava şiirên xwe da bi kar înaye. دواتر کە دەبینی منداڵی برازاکانی خۆی منداڵەکانی ئاسەف و سعدی و براکانی خۆی پەروەردەکردووە پێگەیاندووە تەمان ئەو هەستەی هەبووە ینی بەم شێوەیە وارەوە هەستی نیشتیمان پەروەریشی وەکو گوتمان لە خانوادەکەی وەریگرتووە. گرنگی زۆری بە مەسلەی منداڵ داوە بە مەسلەی ژن داوە و ئەوەش دیارە ئەو بڕوای بەوە هەبووە کە مەسلەی پەروەردە گرنگێکی یەکجار زۆری لە بنیادنانی کەسایەتی منداڵ هەیە. ناڤەڕووکە پرانیا هوزانên wê edbiyavê niştîmanî û ayînî û dildarî û pêheldana siruştê Kurdistanê û taybet siruştê kû ye xwe edbîn neve. تەمەن زەینەب خان ئافرەتێک بووە زۆر عەشقی شارەکەی خۆی بووە کە ئەو شاری تێیدا لەدایک بووە ئەو شاری کە یعنی مەفتەنی باوک و باپیری بووە کە ئەویش کۆیە بووە هەستێکی سەیری هەبوو بەرامبەر بە کۆیە. ئێمە دەتوانین شوێنێکی تری شعرەکانی زەینەب خان هەڵکۆڵینی بۆ بکەین و ئەو تەنیا لە ڕووی ئەو بابەتانەوە شعری نییە لە ڕاستیدا بوونی شعری زەینەب خان بۆ ئێستای ئێمە تێگەیشتن لە شعرەکانی زەینەب خان یەکجار گرنگە لەبەرەوەی ئەو تێگەیشتنێکی ئۆنتۆلۆجی بۆ بوونی کورد بۆ هۆشیاری کورد هەیە و بۆ ئینسان هەیە. زەینەب خان هوزانên rexneyî li tîtal û nerîtên şaşên civakî vedhûnîn di hind hûzanên xwe da pêheldan bi pêşmerge û her çarparçên Kurdistanê vehandîne behsa Newrûz û behar û serbixwebûna Kurdan û xiyanetê kiriye. ئافرەتێکی نیشتیمان پەروەر و ئافرەتێکی نەتەوەی و هەم ئافرەتێکی دینداریش بووە دیارە ئەوەش ئەو کەسایەتی و ئەو هەست و بۆ چوونانەی لە هەموو شعرەکانیدا ڕەنجی داوەتەوە چ لەسەر ڕەخنەگرتن بێ لە دابوونەریتی کۆمەلگا چ لەسەر مەسەلەی ئاین بێ چ لەسەر پێشکەوتن بێ چ لەسەر منداڵ بێ چ لەسەر هەر بابەتێکی بیکە باسی کردو. مەسەلەن کاتێک دەڵێ خوددا کردومی بە ئینسان دەبێت دائیمە ئینسان بم یعنی ئەوە بەرپرسیارەتێکە کە ئینسان بە لەدایک بوونێکی سادە بە لەدایک بوونی جەستەیی نابێ بە ئینسان یعنی لە هەموو لە حەزەیەکدا ئەو پێی وایە ئینسان دەبێت بیسەلمێنێ ئینسانە ئەو تێگەیشتنە قوڵا بۆ ئینسان بۆ ئاکاری مرۆیی لە ڕاستیدا گوناحەت تەنیا پێی بڵێن بابەتێکی کۆمەڵایەتیە یان بابەتێکی سیاسیە. زەینەب خان شعرên کلاسیکی و نوێی هەنە di navbera salanên 1905 û 1906 pêkola wê êkê kiriye
کو شعرên hevçerx binivîsît. زەینەب خان دوای ئەوەی کە دەچێتە دکتۆر و هەواڵی مەرجی خۆی دەزانێت کە لە چەند مانگی داهاتوودایان لە ساڵی داهاتوودا نەخۆشیەکەی چارەسەرێکی ئەوهای نییە کە شێرپەنجەیە، هەڵدەستێ بە نووسینەوەی کۆی شعرەکانی. لەو کاتێک کە شعرەکانی دەنووسێتەوە بۆ نمونە و شعری ناڵین کە یەکەم شعریەتی 1920 نووسیویەتی دێ پاگنووسیان دەکا بە 3-4 نوسخە کە پاگنووسیان دەکا ئەو دەستکاری زمانی شعریەکەی دەکات. ئینسان گەر عەقڵی بزر کرد ئەو عەقڵەی خودا پێیداوە، ڕێگەی ڕاستی لێون دەبێ چونکە عەقڵی لەدەستداوە. عەقڵ دایکە، عەقڵ باوکە، عەقڵ ڕەوڕەوەی ژیانە، عەقڵ مەنبەعی مەعریفەی تعریفی ذاتی ئینسانە. ئامەنت بالله دەزانم هەموو شتێ لە خواوەیە، ئەوەی عەقڵی نەخاتە کار وەک کەروگا لە دواوەیە. تەنیا بەرهەمی شعری نییە زەینەب خان، زۆر بەرهەمی تری هەیە، کاری لەسەر فۆلکلۆر کردووە، کاری لەسەر فەرهەنگ کردووە، فەرهەنگی کوردی با بڵێن وشەی کوردی کۆ کردوتەوە کە کاری لەسەر کردووە. ئەویش لە دوو توێی چەند دەفتەرێکدا کە هەندێکیان پارێزراون، هەندێکیشیان دیارە نەماون. خاوەنی فەرهەنگێکیش بووە کە لە دەی دووەمی سەدەی 20م نووسیویەتی زیاتر لە 30,000 وشەی گرتیتە خۆ، بەڵام ئەو فەرهەنگە کە بە ناوی چاپکردن دراوە بە کەسێکی دیار، ڕۆشنبیرێکی دیار، دوجار نەماوە و چاپ نەکراوە. ئەوەش جێگەی داخە بەڕاستی. لە ساڵا 2021 ئەلبومێک هات دروستکردن کو کۆمێک لە هۆنراوەیەن دیوانە زەینەب خانێ لە خۆ گرتینە و هاتن پارڤەکردن کو پێکهاتینە لە نەه تراکان ئەلدەف کۆمێک لە گۆرانی بێژن کورد هاتینە گوتن. شەربەتی وەسڵێت دەرمانە بۆ من، پێشێکی تێکۆبی دەردەستم. خۆشبەختانە شعرەکانی زەینەب خان پەردەی بێدەنجی و شاراوەیی لەسەر لادەدرێ. هونەرمەندان مامۆستا عەدنان کەریم، مامۆستا چیا محەممەد، بە دەنگبێژان ڕێناز وریا، کەویار، ئەوانە شعرەکانیان لە ڕێگەی چەند ئاوازێکی نوێوە کرد بە گۆرانی و بوو بە سیدیەک بە ناوی زەینەب خان. زەینەب خان bi sedema şêrpencê li jiyê 63 salî da kûça dawiyê diket. Li goristana İmam Mihemed li Hewlêr bi xak et hê spardin. لە ساڵی 1963 بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە کۆچی دوایی کردووە لە شاری هەولێر، هەروەها لە گۆرستانی ماڵی بابلێن خەزووری نێژراوە کە خەزووریشی یەکێک بوو لە کەسایەتیە گەورەکان و حاکم بووە، حاکمی هەولێر بووە. بەداخەوە زەینەب خان لەگەڵ نەخۆشیەکەی چاوەڕێی چاپبوونی دیوانەکەی دەکاتن، یعنی دوای ئەوەی کە دەزانێت نەخۆش بوو ئەنجا بڕیار دەدا لە ناو خۆی بڕیار دەدا کە شعرەکانی بڵاو بکرێتەوە. لەو کاتەشدا دەیدا بە مامۆستا گیو مکریانی و ئەویش وعدی چاپکردنی پێدەدا، دیارە بەهۆی زروف و بارودۆخی ئەوسای کوردستان نەکرایە و نەتواندرایە چاپ بکرێ.